باراک ئۆباما سەرۆکی ئەمریکا چەند ڕۆژێک لەمەوبەر لە وتارێکدا لە زانکۆی ئەمریکان و کۆژداریدان بە نەیارانی ڕێکەوتنە ئەتۆمەکەی ئێران و وڵاتانی 5-1 ڕایگەیان بەدیری ڕێکەوتنەکە جەنگە، بەڵام دەرکەوتووە تا ئێستا لە کۆی 100 ئەندامی ئەنجومەنی پیران تەنها 18یان پشتگیری لە ڕێکەوتنەکە دەکەن. بڕیارە تا 15 ئەیلوول ئەنجومەنی پیران و ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا بڕیاری کۆتایی خۆیان لەبارەی ڕێکەوتنە ئەتۆمەکە ڕابگەێنن. کۆشکی سپی هەوڵەکانی خۆی چڕ کردوتەوە بۆ ئەوەی ڕێکەوتنەکە لە کۆنگرێسدا پەسەند بکرێت. بەپێی دوایین زانیاریەکان ئەو ئەگەرە زۆر لاوازە کۆنگرێس ڕێکەوتنەکە پەسەند بکات، بەڵام لە ئەگەری پەسەند نەکردنیشیدا ئۆباما دەتوانێت بڕیارەکەی کۆنگرێس ڤیتۆ بکات. بۆ ئەوەی ڤیتۆکەی ئۆباما سەر بگرێت پێویستی بە پشتگیری دەنگی 1/3 ئەندامانی ئەنجومەنی پیران و 1/3 ئەندامانی ئەنجومەنی نوێنەران هەیە، واتە دەبێت 34 ئەندامی ئەنجومەنی پیران و 140 ئەندامی ئەنجومەنی نوێنەران پشتگیری ڕێکەوتنەکە بکەن بۆ ئەوەی لە بەرامبەردا نەیارانی ڕێکەوتنەکە نەتوانن ڕێژەی 2/3 پێک بهێن و ڤیتۆکە ڕەت بکەنەوە. بەڵام تا ئێستا 18 ئەندامی ئەنجومەنی پیران یەکلا بوونەتەوە پشتگیری لە ڕێکەوتنە ئەتۆمەکە بکەن و تەنانەت ژمارەیەکی بەرچاو لە دیموکراتەکانی ناو کۆنگرێسیش دژایەتی دەکەن. ئەگەر دۆخەکە بەم شێوەیە بمێنێتەوە ئەوە ئۆباما ناتوانێت ڤیتۆی بڕیارە چاوەڕوانکراوەکەی کۆنگرێس بکات و ڕێکەوتنەکە هەڵدەوەشێتەوە. جگە لە دژایەتی ئەندامانی کۆنگرێس بە پێی دوایین ڕاپرسیەکان لە ناو ڕای گشتی ئەمریکاش ژمارە و کەسانی پشتگیری ڕێکەوتنەکە دەکەن کەمی کردووە و زۆربەی کاندیداکانی کۆمارەکان بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی ساڵی 2016 هەڕەشەیان کردووە گەر بێت و ببنە سەرۆک ڕێکەوتنەکە هەڵدەوەشێنەوە. لێرەدا پرسیار ئەوەیە ئەگەر بێت و ڕێکەوتنە ئەتۆمێکە هەڵبوەشێتەوە چی ڕوودەدات؟ ئایا وەک ئۆباما هۆژداری داوە مەترسی بەرپاپوونی جەنگێکی دیکە لە ئارادایە؟ بەشێک لە چاودێران پێیان وایە دژایەتی کۆنگرێس لەگەڵ ڕێکەوتنە ئەتۆمەکە هاوشێوەی دژایەتی کۆنگرێسە لەگەڵ پەیمانی ئاشتی ڤێرسای لە ساڵی 1990 کە لەو ساڵەدا کۆمارەکان پێچەوانەی ویستی ئۆردۆ ویلسنی سەرۆکی ئەمریکا پەیمانی ئاشتی ڤێرسایان ڕەت کردەوە کە بە بۆچوونی مێژوونووسان ئەو بڕیارەی کۆنگرێس لەو کاتەدا بۆ هۆی ئەوەی ئەمریکا لەسەر ئاستی کۆمەلگای نێودەوڵەتی دووچاری بێمتمانەی ببێت. لە ئێستاشدا ئەگەر بێت و کۆنگرێس بتوانێت ڕێکەوتنە ئەتۆمەکە هەڵبوەشێنێتەوە ئەم ئەگەرانە لە ئارادایە. یەکەم وەک بەرپرسانی کۆشکی سپی خۆیان هۆشداریان داوە ئەگەری ئەوە هەیە ئەمریکا لەسەر ئاستی کۆمەلگای نێودەوڵەتی دووچاری بێمتمانەی ببێت. ئەمەش لە بەرژەوەندی ئێراندایە کە بەردەوام ڕایگەیاندووە ئەمریکا وڵاتێکی جێی متمانە نییە. دووهەم لە ئەگەری ڕوودانی جەنگێکی دیکەدا ئەم جارەیان ئەو ئەگەرە زۆر لاواز دەبێت کە ئەمریکا بتوانێت لەم جەنگەیاندا پشتگیری کۆمەلگای نێودەوڵەتی دەستەبەر بکات. سێهەم پێدەچێت ئێران بەهۆی هەڵوەشانەوەی ڕێکەوتنەکەوە بە خێراییەکی زیاترەوە کار لەسەر بەرنامە ئەتۆمەکەی بکات، ئەمەش بە واتای قوڵبوونەوەی قەیرانەکە دێت. چوارەم لە ئێستادا کۆمپانیا نێودەوڵەتیەکان چاوەڕوانی بڕیارەکەی کۆنگرێسی ئەمریکا دەکەن بۆ ئەوەی لە ئێران وەبەرهێنان ئەنجام بدەن. بە هەڵوەشانەوەی ڕێکەوتنەکە کۆمپانیاکان لە چوونیان بۆ ئێران پاشگەز دەبنەوە و بەمەش دۆخی ئابووری ئێران خراپتر دەبێت. پێنجەم باراک ئۆباما پێی وایە دژایەتی کۆمارەکان لەگەڵ ڕێکەوتنەکە تەنها یاریەکی سیاسیە لە ناوخۆی ئەمریکادا وەک ئاماژەدانێک بە هەڵبژاردنەکانی داهاتووی سەرۆکایەتی ئەو وڵاتە. بۆیە پێدەچێت هەڵوەشانەوەی ڕێکەوتنەکە ببێتە هۆی کەمبوونەوەی دەنگی دیموکراتەکان و بەهێزبوونی پێگەی کۆمارەکان.